إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون. أوي من هستي بيكم حج يك لنهيني زور قوركاني أوي وابا إنسانك بيش كردني حجك بيش أنجام داني حجك إنسان بيت أخويا خوي باك هاتوا ومالكيشي باك هاتوا خوي باك هاتوا لهر ستمي لهر آزاري كآزاري خلقي داوا كستمي لخلقي كردوا كما في خلقي هاتوا تسري ومالكشي باك هاتوا لحمو حرامك ككردويتي لهر يقايك حرام وكأنجامي داوا چونك براينا اگر انسان با حرامه و بچێتە حضوری خوای تعالی بێگومان خوای تعالی لێی وەرناگرێ. پێغەمبەری خۆشەویستمان فێرمانەکە یەک لوقمە یەک تیکە حرام کە بچێتە گەرووی ئینسانەوە بچێتە مەعیدەی ئینسانەوە یەک تیکە حرام 40 ڕۆژ دوعات قبول نابێ. یەک تیکە حرام 40 ڕۆژ دوعات قبول نابێ. ئەی ئەگەر کەسێ خوي كامل لسر حرام راهنا بي گوشتي خوي و گوشتي گياني خوي بحرام بيگياند بي خوا پنامان بدا ابيت شون دعاء قبول بكري وكو بيغمر افرمي صلى الله عليه وسلم افرمي داوا لإيما اكا وكو چون داوا خوا داواي لبيغمر كان كردوا كوا بناني حلال بتيكي حلال جياني خويان بگوزرينن بيبنا سر هروها خوای تعالی نفس داوایشی کردووە لە قورآنا لە هەموو ئیمانداران کە نانی حەڵاڵ بەدەست بێنن و بەتیکەی حەڵاڵ ماڵ و مناڵی خۆیان پێ بگەێنن. لە پاشان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر لەو حەدیثە کە هەردوو ئاەتەکە ئەهێنێتەوە ئەمجا ئەفەرمێ لەوانەیە کەسانێک هەبێ لە سەفەرا بن سەفەرێکی درێژ جا سەفەر هۆکارێکە بۆ ئەوەی ئینسان دوعای قبول ببێ. کابرا لە سەفەرێکایە و کەلوپەلێکی چڵکن و سەر و ڕیشێکی چڵکنی هەیە طبعا ئەویش هۆکارێکە کە ئەوەی ئینسان دوعای قبول ببێ لای خوای تعالی کە ئینسان لە سەفەرێکی دوورە بە جلوبەرگێکی سەر و ڕیشێکی تۆزاییوەوە داوا لە خوای تعالی بکاو دەست بەرزۆ کاتۆ ئاوا بۆ لای خوا دەست بەرزۆکردنەوەیش هۆکارێکە لە هۆکارەکانی وەرگرتنی دوعا. پاشان پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم كابرا علي يا ربي يا ربي يا رب يا ربي شوكاريك يعني هم اسبابانا هي بو اوي ام كابرا دعاك لا اخوا قبول به يعني اوندا كابرا هالا سفريكي دورا سرو ريشي تو زاويه جلكي تشلكنا باشان ام كابرايا دسيش برزكاته وكخواي تعالى هر دسيك اگر انسان برزكاتو شايستي برز كردنوا به خوای تعالى قد بسفرينا يقرينتو پیغمبر صلى الله عليه وسلم فرمي باشان كابرا علي يا ربي يا ربي الالكيه ولا اخوا علي پروردگارم جاء پیغمبر صلى الله عليه وسلم افرمي ام كابرايت شون دعاء قبول ابي لكاتيكا كناني حرام حلالينيا وناني حرامو کەلوپەلەکەی بەری حرامە و ژیانی بە حرام بردووەتە سەر و گۆشتی گیانی بە حرام پێگەیاندووە. پێغەمبەری خوا لە ئاخیرا ئەفەرمێ فەئەنا یوستەجاب له خوای تعالی چۆن وەڵامی داتەوە وەڵامی ناداتەوە. بۆیە ئەو کەسەی کە ئەچێ بۆ حەج پێشا ئەبێ گردنی خۆی بە خەڵکی ئازاکە. طبعا حەقەکان حەج ئێمە لەوانەیە هەندێک کەس هەڵە لە حەج تێگەیشت بێ و ئازانێ حەج هەموو گوناحەکانی ئینسان لە ئەبا خۆشەویستەکانم حەج ئەو گوناحانە لە ئەبا لە بەینی خۆت و خوایە هەیە بەڵام ئەو گوناحانەی کە لە بەینی خۆت و خەڵقی خوایە هەیە تەعدایەکە زوڵمێکە ماڵ خواردنێکە ئەوانە برا بەڕێزەکانم خوای تعالی لای نابان نە بە حەج و نە بە غەیری حەج. بۆیە ئەبێ ئینسان بڕاتە لای ئەو کەسانە و حەقەکانیان بداتەوە یا گردنی ئازاکەن. لەبەر ئەوە حاجەکان پێش وەخت ئەکەونە خۆیان ئەڕۆن گردنی خۆیان بە خەڵکی ئازا ئەکەن ئەڕۆن حەق و مافی خەڵکی ئەدەنەوە ئەگینا ئەو حەجە نییە کە خوا ئەیەوێ و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیەوێ.
ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء